لە هەولێرە پایتەختە کوردستانی هەژمارێک خوێندەکارن ڕۆژاوای کوردستانی سەرکەوتی هاتن خەلاتکردن. خەلاتکردن ژە لێ ڕێخستنە هیتمایە پەنابەرن ڕۆژاوای کوردستانی بە هاتە پێکانین. زۆر سپاس کە ئەمڕۆ ئێمە وەکو قوتابخانەی گرێسپی کوردان و ڕۆژاوە کە بەشدارمان کرد وەکو قوتابەکانی یەکەم. ئێمە ئەمڕۆکە زۆر بەختەوەرم کە دیارە هەوڵمان داوە ئەمڕۆکە کە توانیمانە لەو زەمانەی لەو کاتانێک کە بتوانین خزمەتی چینی قوتابیان بکەین بە تایبەتی کوردان و ڕۆژاو کە کۆمەڵێک معانات و کێشیان هەیە کە ئەمڕۆکە هاتوونە ئێرکانە دانەبراون لە خوێندندا. ئێمە وەکو ئەرکێکی سەرشانوان وەکو ئەرکێکی ئینسانی کە هەوڵی ئەوەمان داوە بتوانین دانەبڕین لە خوێندندا وە بەردەوام بووینە ئەمە لا فێرکردن و ئاستی ڕۆشنبیریان. صراحة شراتام وقت بيجي جديو بافي بان زارو كارا زاروك جبرينا وقت بيجن بتشوك عجينات نافذ السمادة أم وينات شاكلين انه كان احيانا نفسي وقت اختصاصي ما قال لك اهتمامي بدن زاروك يا اخا حس كرني قال لك يبدنوان تقدير بوان هب مثلا حريه يبدنوان برقه اختيار بكن شني بسيط هنا جاكي وان برقه اوشور اختيار بك ثقه تعب نفساوي شي دبا هفالي وينا برا قال لك مثلا انه والله اب هفالي من اوكي مشكله هي بالذات زاروك ماني قال لك برهبن مثلا كشوكولاوك اسفرقو جوازي نخمنا بينا واند جبر زاروك وبابي خد بينا انه تجامن وقت جابيناي تبابي وقت بابي بيناي فدبي حس كرن اشتكي يعني